بەداخەوە تا ئێستا یەکێتی بڕای بەم دەسەڵاتانە نییە و بڕای بەم یاسانە نییە وەکو ئەوەی بڵێ لە دیوەخانێک بێ قوبا تاڵەبانی لە خۆیەوە خەڵکدانە و خەڵک لادا لە ماوەی ساڵێکە زیاتر لە 5 بۆ 6 کەسی وەکو بەڕێوەبەری گشتی وەکو قایمقامی گۆڕیەوە کەسی تری داناوە بێ ئەوەی ئەنجومەن ئاگادار بێ لەوە خۆشتر ئەوەیە سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە گۆڕینی قایمقامی چەمچەماڵە لە پاڵیا وەستا بوو پرسیاری لێ نەگر بڵێ ئەی من لە کوێم لەم مەعادەلە ئەی ئەم ئەنجومەنە لەکوێیە لەم مەعادەلە ئەی ئەم ئەنجومەنە لەم نایاسایانەی کە جەنابدەیکەی لەکوێیە بەداخەوە من ئەمە ئەڵێم و ئێمە ئەمڕۆ سکاڵەمان لەسەر تۆمار کردووە بەهۆی ئەوەی دەسەڵاتەکانمان بەکارهێنێت پێمان خۆش بوو قوبا تاڵەبانی بتوانێت دەسەڵاتەکانی خۆی بەکاربێنێت دەسەڵاتی ئێمە بەکارنێنێت پێمان خۆش بوو لە هەولێر دیفاعی لە پارێزگای سلێمانی بکردایە پێمان خۆش بوو کە 34% کارەبادیە بۆ پارێزگای سلێمانی کە حەق وایە 42% بۆ بێ شەڕی بکردایە بۆ ئەوە پێمان خۆش بوو باجی بەسەر هاوڵاتیانە کەم کرێت و نەک باجی لەسەر هاوڵاتیان زیاد کردووە پێمان خۆش بوو لە جیاتی ئەوەی کە جادەی 150 متری و 120 متری لە ناوچەکانی تر ئەکرێتەوە و پارە لە تەنکەرەکانی ئێمە وەرەگرین بە ناو ڕێگەوبان $7 و $15 باتان جادەی کەلار سلێمانی کە جادەی ڕێگەی مەرگە 6 ساڵە یەکساییتە چاکی کرایە کابرایە کە خۆی ناتوانێت دەسەڵاتەکانی خۆی لە ئەنجومەنی وەزیران بەکاربێنێ ئیتر نازانم لە بەرچی ناتوانێت بەکاری بێنێ بێت خۆی بکات بە پاڵەوان بەسەر ئەنجومەنە قبولی لێ ناکەین نەک لە ئەو لە کەسی تریش قبول ناکەین کەسێک دێ بەدڵی خۆی خەڵکە گۆڕێ خەڵک دانات لە جیاتی ئەوەی بەڕێوەبەری گومرکی سلێمانی لادات باشتر وایە بە تەسلیمی دادگای بکردایە بیدایە بە دادگا 42 تەنکەری ژەهراوی کردە ژوورەوە بە تەلەفۆنی ئەو